لە ڕۆژهەڵاتە گۆڕانکاری دەکرێت بەرەو دیموکراسی و ئەو گۆڕانکاریە لە عێراقەوە دەستی پێکرد دەبینین هەندێک لە دەروجیرانەکەمان ترساون لەو دیموکراسی لە عێراقا بۆیە یارمەتی تێرۆریستەکان دەدەن خۆتان بەچای خۆتان دەبینن کە ئەو تێرۆریستانە چکارێکی ناشەرعی و نائیسلامی و نائینسانی دەکەن خەڵک شەلم کوێرم هیچ نابێرم بەربوونەتە جانی خەڵک لە مزگەوت دەکوژن خەڵک لە کەنیسە دەکوژن خەڵک لە مەراسمی دینی شیعە سونە دەکوژن و باکیان نییە چ بەسەر خەڵکی عێراق دێت ئەم تیرۆریستانە بەڕاستی وەکو هەندێک لە تیرۆریستەکانی خۆمان کە لێرە بوون بەچاوی خۆتان دیتان چ تاوانێکیان دەکرد لە ناوچەکە زۆر پیستر و خراپتر ئەو تاوانانە لە شوێنەکانی تری عێراق دەکەن و ئەو تیرۆریستانە ئیسایی بۆ ئیسلام دەکەن زۆر هەرچەندە ئەوانە دژی ئیسلامن لە جەوهەرە بەڵام ناوبانگی ئیسلام لە دنیا خراپ دەکەن و ئەوە یەکێکە لە هۆیەکانی دروستبوونیان بۆ سوکردنی ناوی ئیسلام لە عالەمە و ئەوانە بەو درندایەتی دەکەن کە دەیبینن بەقەستی ئەگەر ملاحەزە بکەن ڕۆژنامەکان و تەلەڤیزیۆنەکان و رادیۆکانی ئەوروپا و ئەمریکا بڵاویان دەکەنەوە ڕسمەکان بڵاو دەکەنەوە کسە دەکەن سەربڕینەکان بڵاو دەکەنەوە قسەکەم دەڵێن ئەمەیە ئیسلام بۆیە ئێوە بە تایبەتی پیاویان دین واجبێکی ترتان سەرشانە ڕسواکردنی ئەو کارانەی کەوا سوکایەتی بە ئیسلام دەکات کە دژی دینی تەسامح و دینی ئینسانیەت و برایەتی ئیسلامە